وەکو ئاماژەم پێکرد لە سەرەتاوە باسکردنە لە ڕادیۆ جای سەوای لێ هاتووە کە وشەی ڕادیۆ بەکارێنی زۆر جار بۆتە گەڵتە ئامێزیەکی شکاڵە ڕادیۆ بوو. پێم خۆشە یەک بچمە لای کاک نازم بزانم کە باسی بەغام کرد هیچ یادەوەریەکەوە هاتەوە ناو خەیاڵێ ئەو سەردەمانی کە لەوێ کارە کردووە چۆن بۆ جا تۆزێکمان بۆ باسکوی کاک نازم فەرموو. سەرەتا پیرۆزبایی لە هەموو میدیەکاران و بە تایبەتی ئەوانەی لە بواری ڕادیۆدا ئیشەکەن پیرۆزباییان لێەکە بە بۆنەی ڕۆژی جیهانی ڕادیۆوە یەکێکیش لەوانە خۆمم ئێوە واتان لە من کرد من بگەڕێمەوە بۆ ساڵەکانی هەفتا و هەشتا و نەوەتەکان من لە 1974 ئەو کاتە کە تەلەبە بووم لە کۆلیژی ئاداب بەشی کوردی هەلێکم بۆ ڕەخسە لە ڕادیۆی کوردی بەغا دامەزرام لەو ڕۆژەوە من کە دامەزرام بە بێژەر دامەزرام هەر عنوانی وەزیفەکەشم موزیع بوو ئیتر پلە بە پلە دەستمان کرد بە خوێندنەوەی هەواڵەکان ئامادەکردنی بەرنامە و لە نهایەتی هەشتاکانە بووم بە سەرۆکی بەشی هەمەڕەنگ و نواندن لە ڕادیۆی کوردی بەغا و جار بەجار بەڕێوەبەرەکەشمان تەکلیفی لێ ئەکردم ئیشەکان بەڕێوەبەرم. بەڕاستی یادەوەریەکی زۆر خۆشە هەر ئەو یادەوەریەش وای لە من کردووە لە دوای 20 ساڵ لە داخستنی ڕادیۆی کوردی بەغا لە خۆتان ئەزانن لە 2003 ئەو کاتەی بەغا بەر تۆپبارانی هێزە هاوپەیمانەکان بوو ڕادیۆی کوردی و لەگەڵ هەموو ڕادیۆ و تەلەڤیزیۆنەکانی عێراق داخرا کرانەوە بەڵام هەموو ڕادیۆ و تەلەڤیزیۆنەکان کرانەوە تەنها ڕادیۆی کوردی نەبێ لەبەر چی لەبەر ئەوەی یەکێک نەبوو پشتگیریمان لێ بکە بۆ ئەوەی ڕادیۆکە بکەینەوە بەڕاستی ئەو ڕادیۆ من لە خوێنمە ئەژێ چونکە بە هەزاران کاتژمێر بە دەیان ڕۆژ من لەو ڕادیۆیە بەیانی سەعات پێنجی بەیانی چوومە بۆ کردنەوەی ڕادیۆ حتا سەعات دوی هەنێ ڕۆژ حتا سەعات دوی ڕۆژانە چەندێک بەخشتانە بوو چەندێک کاتژمێر چەند لە کاتژمێری 5:30 دەستی پێ ئەکرد تا دوای نیوەی شەو لە دوای نیوە شەو کورتەیەکی هەواڵەکان ئەخوێنرایەوە ڕادیۆکە داخرا ماوەکی کەم بۆتان هەبوو یعنی ڕادیۆکە تقریبا دەوری 18 ساعت زیاتر بوو دەستخۆش کاک نازم بەردەوامە بین ئەو ڕۆهیلاکتانەکە کاکە فەڵدووبارەوە خێرێ زۆر سپاس زۆر خۆشحاڵم کە لەگەڵمان من هەربەهال پێشمەرگایەتی تۆ دەست پێ بکەین لە نووسینەکانی بابەتی ڕادیۆ میدیاوە دەست پێ بکەین یاخود لە کاتی دەست بەکاربوونە لە دوای ئەوەی کە پەیوەندی بە شۆڕشەوە ئەکەیت ئەبی بە پێشمەرگا دەست بە ئەواکی کە لە ناو ڕادیۆی دەنگی شۆڕشی عێراقا دەست بەکار بوویت و ماوەیەکی زۆریش بەڕێوەبەر بووی جاجەنابیشە باسێکی ئەو مێژۆ جوانەمان بۆ بکەن. زۆر سپاس منیش وەکو کاک نازم فەرمووی پیرۆزبایی ڕۆژی جیهانی ڕادیۆ ئەەکەم لە هەموو ئەوانەی لە بواری ڕادیۆدا ئیشەکەن لە پامنێر و هەواڵنێرەوە تا بێژەر و نووسەرەکانیان و کادرە تەکنیکیەکان و پیرۆزبایی لە ئێوە شەکەم وەکو ڕاگەیاند کار کە ڕۆڵی گرنگە بینن لە گەیاندنی زانیاریەکان و هەواڵەکان بۆ خەڵک. من کە بووم بە پێشمەرگە کە چوون بە دەستگای ڕاگەیاندن ئەو کاتە ساڵی 1970 بوو ڕادیۆ لە کار کەوت بوو یەکەم جار کە ڕادیۆ کرایەوە هەڵبەتە دوای کۆتایی هاتنی شۆڕشی ئەیلول ڕادیۆی دەنگی یەکێتی نیشتیمانی کوردستان یەکەمین ڕادیۆ بوو ڕادیۆی کوردی بوو یا ڕادیۆی بەرەنگاری بوو کە دەستی بە پەخشکردن کرد لە ڕۆژی نەورۆزی 1970 بۆ یەکەم جار دەستی بە پەخش کرد و تقریبا 2 مانگ و نیوێ یا 2 مانگ و 20 ڕۆژێ تەمەنی بوو ئیتر دوای ئەوە ڕادیۆکە داخرا یا لە کار کەوت ڕەنگە بەشێکی هۆکارێکی ئەوە بوو بێ کە کێشەی تەکنیکی هەبوو هۆکارێکی تریش کادری نووسین و تەکنیکار و بێژەر و ئەوانەی پێویست نەبوو بێ لەو کاتەدا کە ڕادیۆکە بتوانێت ڕۆڵی چالاکانی خۆی ببینێ. ئەو کاتە ڕادیۆکە ناوی ڕادیۆی دەنگی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو
جارێکی تر کە ڕادیۆکە دەستی بەکار کردەوە لە ساڵی 1970دا بوو. ئەو کاتە ڕادیۆکە کە دەستی بەکار کردەوە یەکێتی نیشتیمانی بەشێک بوو لە کۆبەندی نیشتیمانی عێراقی تەجەموعی وەتانی عێراقی لەسەر داوای ئەوان ڕادیۆکە ناوەکەی گۆڕا بۆ دەنگی شۆڕشی عێراق. دوای ئەوەی کە بڵێن یەکێتی بوو بە ئەندام لەو ئینی وەتەنیە. دوای ئەوەی یەکێتی بوو بە ئەندام و دوای ئەوەش کە ڕێککەوتن لەسەرەوەی کە ڕادیۆکە ببێتە دەنجی هەموو لایەنە ئۆپۆزیسیۆنەکانی عێراق بەرامبەر بە ڕژێمی سەدام. لەو کاتە بەرنامەی عەرەبیشتان پەخشە کرد بەرنامە بە زمانی هەر لە ئەوەڵەوە بەرنامەی عەرەبی هەبوو. ئێمە بەرنامەکانمان سێ بەش بوو، بەشێکی بە شێوە زمانی کرمانجی خوارو یا ئاخوارو، بەشێکی بە شێوە زمانی کرمانجی ژوور و بەشێکیشی بە عەرەبی بوو. نیوەی تقریبەن بە سۆرانی بوو یا کرمانجی خوارو بوو، نیوەکەی ترشی لە بینی عەرەبی و بەڵێ پەخشتان تا چ سنوورێک ئەڕۆژ یعنی ئێوە لە شاخێک و لە ناو ئەشکەوت و پەخشمان ئەگەیشت کرد کە بیگەن بە طبعاً ئەمە کاری تەکنیکارەکان بوو، هی ئەندازیارەکان بوو، ئەوان ئەیانتوانی دیارە تاقی ڕادیۆکە خۆی ڕۆڵی سەرەکی هەبوو. اینجا شوێنی دانانەکەشی مەوقعەکەشی گرنگ بوو، اینجا تەکنیکارەکان کە ئەیانتوانی شەپۆلەکانی بگەێنە دوورترین شوێن لە هەموو شوێنەکانی عێراق ئەوەندەی کە ئێمە زانیاریمان پێگەیشت گوێی لێ ئەگیرە. کاگنازم یەکێک بوو لەوانەی کە پێشەوەی بەرنامەکە دەست پێ بکە باسی کرد کە ڕاوگرم کاکە بڵێ با لێرە یەک چۆنە لە قەوسێکمان بیتێ قەت بیرتان لەوە کردوێتەوە ڕۆژێک سوودفە بکە مەسەلەن ئەم دوو کەسایەتیە لێرە دابنیشن یەکێک لە شاخ و یەکێک لە شار هەردووکیشی لە ڕادیۆ ئیش بکات دابنیشن بەرنامە هەردووکمان پامی هاوبەشمان ڕاستە. یعنی ئەو ئێمە کە لە شاخ کارمە لە ڕادیۆ کردووە مەبەستمان بووە زانیاریەکان و هەواڵەکان بگەێنینە هەموو خەڵک بە مەبەستی بەرزکردنەوەی ئاسی هۆشیاری خەڵک، ڕۆشنبیرکردنی خەڵک، هەروەها گەاندنی زانیاریەکان و چاوکردنەوەیان بەرامبەر بەو ڕووداوانەی کە لە کوردستان و لە عێراقا ڕوویانەدا. من ناتوانم لە باتی کاگنازم قسە بکەم، بەڵام دڵنیام ئەویش هەمان مەبەستیانە بۆ لەوەی چۆن بتوانن زۆرترین هەواڵ و زانیاری بگەێنە خەڵکی کوردستان بۆ ئەوەی ئاستی ڕۆشنبیری و هۆشیاریان بەرز بکەنەوە. وەڵا هەر قەوسێک بۆ ئەو قسەیە ئێمە پێشەوەی بێنە ئوستۆدیۆوە من باسی ئەوەم کرد، وتم ئێمە لە بەغا گوێمان من خۆم بە تایبەتی لە ماڵەوە گوێم لە ڕادیۆی گەلی کوردستانە گرت لە هەشتاکان لە بەغا هەتا ڕۆژێکیانیش بە کاک ئەڤاڵ وتم کێشەیەکم بۆ خۆم دروست کرد. شەوێکیان مامجەلال خطابێکی دا من حەزم کرد دووسێ جار گوێی لێ بگرم، ڕیکۆردم کرد. ڕۆژانی پشوش بوو، ڕۆژانی جەژن بوو، بۆ بەیانەکەی بەڕێوەبەرەکەم و میێوانێکی لەگەڵ هاتن بۆ ماڵی ئێمە. ئیتر ئێمە دانیشتین بەیەکەوە دوای چاخواردنەوە شت وتیان ئەرێ ئەو دەسێ بنە بەو ڕیکۆردەیە بە گوێ لە شتێ بگرین، گۆرانیەکی کوردیان شتێ کە من دەسم پیانە یەکسەر مامجەلال قسەیە کرد. ئەو کابرایە لە جیهازێکی عسکەری بوو، وتی ئەوە کێیە؟ وتم مامجەلالە. خۆم تێک نەیە. وتی ئاخە مامجەلال چییە کالای تۆ؟ بەڕاستی هەڵویستێکی جوامێرانەی هەبوو مدیرەکەمان بەڕێوەبەرەکەمان، وتی ئەوە دوێنەشەوە من تەکلیفم لێ کرد مامجەلال وتارێکی خوێنێتەوە بۆم ڕیکۆردی بۆ ئەوەی ئینجا گەلی کوردستان ئێمە بەردەوام لە بەغا گوێمان لێ ئەگرت. کاگنازم دەڵێن ڕادیۆی بەغداد لانکەی مۆسیقا و خزمەتکردنی هونەری کوردی بووە، تا چەند ئەمە سوودی بە هونەرمەندان گەیاندووە؟ وەڵام من ئەمەیە حەقیقەتێک بڵێم خۆی ڕاستە، ینی سەرچاوی ڕۆشنبیری ئەڵێن ڕۆژنامەیە، گۆڤارە، ڕادیۆیە، تەلەڤیزیۆنە ئەو شتانەیە، بەڵام ئەو وەختەی کەوا ڕادیۆی کوردی لە ساڵی 1939 کە دامەزیێنراوە ڕۆشنبیری زۆر کەس بووە، بە تایبەتی لە هەر چوار پارچەی کوردستان. من باسی سلێمانی ناکەم، سلێمانی یەکەم سەرچاوی ڕۆشنبیری بووە لەو وەختەش. یعنی خوالێ خۆش بوو پیرەمێرد خۆی داوای لە حکوومەتی عێراق کردووە لە شوباتی 1939 ئەو کاتە کە لەژێر ئینتیدابی بەریتانیا بۆ عێراق، وتیوەتی حەزەکەین دەنگی کوردیش بخرێتە ناو ڕادیۆی عەرەبی بەغاوە.
هەر ئەوەش بوو کە خوا لێ خۆش بوو مامۆستا برایم ئەحمەد و لەگەڵ تەوفیق وهبی و لەگەڵ مێژونوس محەممەد ئەمین زەکی بەک هەوڵیاندا ڕادیۆی کوردی بەغا بکرێتەوە و کە کرایەوە لە 19 تشرینی دووەمی 1939 یەکەمین بێژەریش لەو ڕادیۆیە کامیلی کاکەمین بوو خوا لێی خۆش بێ هەم خۆی بەڕێوەبەر بوو هەم خۆشی بێژەر بوو پەخشی ڕادیۆکەشمان 7 بۆ 5 دقە بوو یەک هەواڵ دەنگ و یەک گەشتی هەواڵ بوو لەگەڵ یەک گۆرانی یان دوو گۆرانی هەواڵەکانیش تایبەت بوو بە جەنگی گیتی دووە. باشە عنی کاک نازم کوی بەرنامەکان واتە بەشی کوردی تەنها 7 دقی بەردەکەوت لەم کاتی کە ئەو باسی 39کەم 1939 بەڵام لە کاتی منە گەیشتە 8 سەعات و نیو ئەو کاتە باشتر بوو من لە بەڵێ لە دوای هەفتە ئەو چوارەوە گۆڕانکاریەکی زۆر گەورە کرا خۆی یەکەم جار پەخش بوو اینجا بوو بە بەش لە هەفتە و چوار بوو بە بەڕێوەبەرایەتی کە بووە بەڕێوەبەرایەتی 5-6 بەشی لێکرایەوە و ئیتر مۆزەفێکی زۆریان هێنا و منیش یەکێک بووم لەو مۆزەفانەی کەەوە لەوێ دامەسر لەستان ساغ بێت کاگەواڵ دێمەوە لای جەنابتان دەگوترێت کە ڕادیۆی شاخ سمبلی نەبەردی و هەروە هەڵگیرساندنی ڕاپەڕین و گروتینێکی زۆر باشی دا و بە خەڵکی شار و بە پێشمەرگەش کەرباسێکی ئەمەمان بۆ بکەیت چۆن کاریگەری هەبووە لەسەر شار ئەو کاتە کە ڕادیۆی دەنگی وڵا بگەڕێمەوە بۆ ئەو کاتیان یەک تۆ زانیاریەکی تر بخەمە ڕوو ڕادیۆکە وەکوتم یەکەم جار ناوی دەنگی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو دوای بوو بە دەنگی شۆڕشی عێراق و لە 1983 جارێکی تر ناوی ڕادیۆکە گۆڕا بوو بە دەنگی گەلی کوردستان ئەنی لە 1983 تا ئێستا هەر دەنگی گەلی کوردستانە ئەو کاتە سەرچاوەکانی هەواڵ بۆ خەڵک زۆر کەم بوو سەرچاوەکانی زانیاری زۆر کەم بوو ڕۆژنامە هەبوو بەڵام ئەو ڕۆژنامانەی ئەگەر باسی با بڵێم ڕۆژنامەی شاخ یا پەخشنامەکانی شاخ بکەم زۆر بە زەحمە دەگەیشتنە خەڵک هەم بە ژمارەیەکی زۆر زۆر کەم چاپەکران هەم بە زەحمەتێکی زۆر و بە مەترسێکی زۆرەوە دەگوترات تا ئەیانهێنایە ناو شار بە دەستنووس ئەیان نووسیەوە شتیوە هەیە ئەوە هەبوو بەڵێ بەڵێ بە دەستنووسیش نووسرایەوە بەڵام چکە ژمارەکان خۆیان کەم بوون ناچار بڵێن خەڵک لە ڕێگەی بە دەستنووسینەوەی زیادیان نەکرد بەڵام ئەمە مەترسی زۆری لەسەر خەڵکە بوو یەکێکە ڕۆژنامەیەک یا بەیانێکی شۆڕشی گواستبایەوە لە سەیتەرە جیرابە یا لە ماڵە بەدەستیەوە جیرابەیە چێ خەبەری لێدا بە ئەکی تووشی گرتن و ئەشکەنجە و تا ئێدامیش ڕەنگە ڕۆشت بە بۆی ڕادیۆ ئەم سنوورانەی نەهێشت ڕادیۆ جیاواز لە پەخشنامەکان سنووری جوگرافی لە بەردەمیان نەبوو سەیتەرەی حکوومەت و ئەوانە نیان دەتوانێت ڕێگری لێ بکەن ئەشیانتوانی بڕۆنە هەموو ماڵێک ڕۆژنامە و ئەوانە دایانتوانی بچنە بگەنە لای چەند سەد کەسێ بەڵام ئەو ڕادیۆ ئەیتوانی بگاتە لای چەند ملیۆن خەڵکێ هەر لە باشووری کوردستانەوە تا ڕۆژهەڵات و باکوور و ڕۆژاواش بۆیە بایەخی ڕادیۆ زۆر زۆر گرنگ بوو ئەو کاتە با بڵێم وەکو ئێستا ڕادیۆ جیهانیەکان یا تەلڤیزیۆن و میدیای جیهانی هەواڵنێر و پەیامنێریان لە عێراقا نەبوو لە کوردستانە نەبوو بۆیە تاکە سەرچاوەی گەیاندنی زانیاری ڕاست و دروست ئەو زانیاری و هەواڵانە بوو کە لە ڕادیۆی دەنگی گەلی کوردستانەوە دەگەیشتە خەڵک ینی بایەخەکەی زۆر لەوەدا بوو اینجا ئەوەی لای ئێمە گرنگ بوو کۆمەڵی پێوەرمان هەبوو لە پەخشکردنی بابەتەکانماندا ڕاستگۆ بین ڕوون و شەفاف بین اینجا ڕاستە و بابەتەکانمان ڕاستەوخۆ بێ بۆ ئەوەی لە جوتیارێکەوە تا مامۆستایەکی زانکەوە تا ڕۆشنبیرێکی باڵا بتوانن وەکو یەک گوێی لێ بگرن و کەڵک لە زانیاری و لە هەواڵەکانی وەربگرن ئێمە بۆ ئەم کارانەمان کەڵکی زۆرمان لە ڕێخستنەکانی ناوشارەکانە بینی هەروە لەو دۆست و لانگر و خەڵکانێک کە هەمان بۆ هەواڵیان پێداین زانیاریان بۆ ناردین ئەجا هەنێک پەیامنێری تایبەتی و نهێنیشمان هەبوو کە ئەوانیش سەرچاوی گرنگی زانیاریەکانمان بوون لە پاڵ ئەو هەواڵ و زانیاریانەی کە لە ڕادیۆ جیهانیەکان ڕۆژنامە جیهانیەکان لە ڕێگای بەشێکمانە بۆ پێمانەوت بەشی ئینسات هەموو ئەو زانیاری و هەواڵانەی کە لە ڕادیۆکان و تەلڤیزیۆن و ڕۆژنامەکانی جیهان پەخشەکران ئەوان بۆیان کۆکردینەوە ئەوە زەخیرەیەکی زۆر باش بۆ با بڵێن بابەتەکانی ئێمە چ لە نووسینەکانمان چ لە هەواڵ و
زانیاری گەیاندنەکانمان. باشە کاکەڤاڵ باسی بابەتت کرد بەڵێ. لە یادت ماوە یەکەمین بابەت چی بوو کە پێشکەشت کرد ئایا سترێز نەبوویت بتوانی بۆمان باسکەیت لە رادیۆ هیچت پێشکەش کرد من لە ساڵی 1992 فەرمانی گواستنەوە وەکو بەڕێوەبەری رادیۆ دەرچوو لەلایەن بەڕێزان یا ڕەوانشادان مامجەلال و کاکنوشیروانەوەی تر کە چوون بۆ رادیۆ یەکەمین بابەت کە من نووسیم بە دەنگی خۆشم بڵاو کرایەوە چکە لەو ڕۆژەدا بێژەری بابەتەکە چی بوو؟ ناونیشانی بابەتەکەم بیر نەماوە بەڵام بابەتەکە پەیوەندی بە کێشەی نەوت و ئاو ئەوانەوە هەبوو کە چۆن حکوومەتی عێراقی ئەم وزانە کە وزەی خەڵکی کوردستان و خەڵکی کورد و خەڵکی عێراقیشن بەکاریان دێنێ بۆ کاولکردنی عێراق و بۆ بەرەنگاربوونەوەی شۆڕشی کورد و بۆ وێرانکردنی کوردستان. زۆر باش. کاک نازم ئەو بەرنامانەی کە پێشکەشەکرا لە ڕادیۆی کوردی لە بەغا هاوڵاتی عەرەب و ئامادەیەکریا هەر کورد بوون کە ئامادەتانەکە یعنی مەبەسم لە هەواڵسازیە مەبەسم لە پێشکەشکاری و ئەمانەیە. دوو جۆر بوون هەواڵەکان لە بەڕێوەبرایەتیەکە بوو پێیان ئەوت بە عەرەبی مدیریەت الئەخبار یعنی بەڕێوەبرایەتی هەواڵەکان ئەوان وەکو بۆ دەستگای گشتی دەستگای گشتی ئەو وەختە رادیۆی بەغا بوو سەوت جەماهیر بۆ ئێمە بووین جگە لە چەند رادیۆیەکی تر کە بە فارسی و بە تورکمانی و ئەو شتانە بڵاویان نەکردەوە بەڵام ئەوەی سەرەکی ئێمە بووین ئەم سێ رادیۆ بوو جا هەواڵەکان لەو بەڕێوەبرایەتیەوە بۆ ئێمە ئەهات کە بۆ ئێمە ئەهات بە عەرەبی ئەهات ئێمە هەم خۆمان بێژەر بووین هەم خۆمان وەرگێڕ بووین هەواڵەکانمان وەرئەگێڕایە سەر زمانی کوردی و خۆشمان ئەمان خوێن هیچ دەستکاریتان نەکرد لەولایەکی زۆر دەستکاریمانە کرد بەڵێ زۆر دەستکاریمانە کرد چونکە بە تایبەتی وتارەکانی ئەو وتارە دوور و درێژانە کە ئەهات تەواو نەبوو اینجا بە هەموو شێوەیەک دەستکاری ئەکرا سانسۆریان نەکرێتە لێرش نیشانەی مخەستەیە کە نیشانەی سانسۆرکردن. باشە کۆستاریەک شت لەوەتی قسە ئەکەین لەگەڵ میوانەکانمانە هەر باسی ڕۆڵی پیاوەکەین ئەی ڕۆڵی خانمات چی بۆ لە ڕادیۆدا؟ ئەوەی ڕاستی بێ خۆی لە سەرەتای دامەزراندنی ڕادیۆی کوردیەوە ئافرەتیشیان لەگەڵا بووە وەکو بێژەر پێشکەشکار هونەرمەند ئەوانەی کەوا لە سەرەتایە هات چوونەتە ڕادیۆی کوردی بەغا نەسرین شیروان بووە مریەم خان بووە گوڵبەهار لە هەشتاکانە عایشەشان بووە گوڵبەهار بووە ئیتر ئەوە سوودێکی زۆر باشیشی هەبوو لەو سەردەمە ئەو ڕادیۆیە بۆ هونەرمەندان ینی من خۆم چونکە ئیشی هونەریشەکەم ئاگام لێی بووە زۆریشم لەسەر خوێنێتەوە کە زۆربەی هونەرمەندانی کورد لەوێ بەرنمەیان بۆ کراوە گۆرانیان بۆ ڕیکۆرد کراوە بۆ تۆمار کراوە سەرەتا بە ڕاستەو خۆ گۆرانیان وتووە لە کاتی مامۆستا عەلی مەردان خۆی دەنگی ئەو گۆرانی بێژە و هونەرمەندەی تاقی کردووەتەوە کە دەنگەکەی لواوە وتوێتی ئەو دەدەقەیە بۆ تۆ ببرە ئەگەر ئیجازە بێ لەبەرەوەی ناوی مامۆستا عەلی مەردان هاتوو پەیوەندیشی بە ڕادیۆی کوردی بەغاوە هەیە بیرەوەریەکی پچکۆلەیە هی من نییە هەڵبەتە ئەجێرمەوەی مامۆستا محەممەد ڕەسوڵ هاوارە یادی بەخێر مامۆستا محەممەد ڕەسوڵ هاوار لە لەندەن بووین ڕۆژێک لای بووم لە ماڵەوەیان بیرەوەریەکی جێڕایەوە وتی جارێکیان دانیشت بووین لە چایخانەیەک لە نزیکی ساڵحیە لە نزیکی دیارە ئێزگەی رادیۆ کوردی بەغا لە دەرەوەی چایخانەکە دانیشت بووین گفتوگۆمانە کرد کۆمەڵێک ڕۆشنبیری ئەو کاتەی بەغا بووین کاتێکمان بینی مامۆستا عەلی مەردان بە پەلا ئەهات لەوێوە ڕەتە بوو ئێمەی نەبینی چاوی لە ئێمە نەبوو ئێمە بامان کرد مامۆستا بۆ کوێ ڕۆی فەرمووەرە چاوی بخۆرەوە لامان وتی کە ئێمەی بینی باوەشی بە یەکمانە کرد بە قوربانتان بم ئێوە فریشتە بوون لەکوێ بۆ پیا بوون وتمان بۆ چی بووە وتی هینم هەبوو مەوعیدی
تۆمارکردنی گۆرانیم هەبوو کۆرسەکانم مریەم خان و گوڵبەهار بوون ببوورە مریەم خان و نەسرین شێوان بوون کەچی نەهاتوون ئەمانی برد نهاتون ئەبێ بێن لەگەڵم ببن بە کۆرس وتمان ئاخر ئێمە دەنگمان بە کەڵکی گۆرانی نا ئێمە خەڵکی نووسەر و ڕۆشنبیری هەر لە سرودەکەی مەشخەڵانیش ئەو بابەتە هەیە و کاتەکە مامۆسا ئەنوەر لێرە و ڕێزمان هەیە بۆی کە تۆماریەکە ئافرەتی دەست ناکەوێت بۆ سەوتی ئافرەتەکە تاراخانی کچی و کاتە بەکارێن ینی هونەرمەندان زۆرەوەیان کرد ئەڵێ ئێمە زۆر ویستمان نەچین وتی ئەگەر نێن نازەم وا بزانام وتی 25 دینار ئەگەر لە بیرم مابێ وتی ئەگەر نێن من 25 دینارم لە شی دەچێ حەقی تۆمارکردنی گۆرانیەکە وتی وەڵا بە زۆر بردینی بووین بە کۆرسی گۆرانەکەی وت بەڵام ئەمە ناخۆشترین گۆرانی علی مەردانە کە کۆرسەکەی ئێمە یەک پرسیاری تر بکەم ئەگەر تۆز بە کورتیش جوابم بیت لەو سەردەمەیە کادری ئەعلامیتان چۆن پیاکە یاخۆ چۆن دروستان نەکردن ینی خۆ تۆ لە شاغ بیت و پێشمەرگە بیت و ڕادوەیەکیش هەبێ پێویستە بە کادری ئەعلامی هەیە چیتان ئەزانێ ئەو کاتە خۆی ڕەنگە لە هەموو کوردستانە دەستگایەک یا کۆلێژێک یا پەیمانگەیەک نەبوو بۆ دروستکردنی کادری ئەعلامی لە عێراق هەبوو بڵێن وەزارەتی وەزارەتی ڕۆشنبیری ڕەنگە کۆرسیان هەبوو بێ دەورات و ئەوانیان هەبوو بێ بەڵام لە کوردستانە هیچ شتێک نەبوو بۆ پێگانی کادری ئەعلامی یا ڕادیۆی بۆیە ئەوانەی کابوون بە کادر لەوێ یەکێکی وەکو من مەسەلەن من نووسەر بووم ئەچوومە ئەوێ چکە توانای نووسینمە بوو یەکێکی تر کە ئەبوو بە پێشمەرگە و توانای نووسینی هەبوو ئەهادیا یەکێ ئەبوو بە پێشمەرگە و لە بواری تەکنیکە یا لە بواری کارەبا و ئەوانە شارەزا بوو یا لە بواری لایەنە هونەریەکانی ڕادیۆ شارەزا بوو ئەهاتە ئەوێ ئایان ناردە ئەوێ یان یەکێ دەنگی گونجاو وایە بۆ بێژەری ئەهات لەوێ ئەزمون ئەکرا و ئەگەر دەنگی باش وایە وەکو بێژەر وەرەگیرا ئێمە هیچ خۆمان هیچ بەرنمەیەکمان نەبوو بۆ یا دەورەیەکمان نەبوو خولێکمان نەبوو بۆ پێگەیانی کادرەکان زیاتر کادری خۆڕستک بوون خۆیان ئاهاتن و لەوێ ئەزموو نەکران ئەگەر بە کەڵکی ئەو کارانە هاتوان ئەمانەوە ئەبوونە لە دواییدا ئەبوونە کادری دیاری ڕاگەاندن تاش نمونەیان زۆرە زۆرە تا ئێستاش لە زاکرەی خەڵکە وەکو نمونەی جوانی ئەو سەردەمە ماون زۆر باشە کاکەڵ مامۆستا دێمە لای بەڕێستا وەک دەڵێن لە خۆشەویستیت بۆ ڕادیۆ لە ماڵەوە ڕادیۆکرد باسی ئەمەمان بۆ بکەو هەروەها باسی ئەوەشمان بۆ بکە ئایا ڕادیۆ گرنگی خۆی لە دەستداوە یا خۆت وەکو جاران گرنگی پێدرێ یا خۆدەست جیاوازترە لە چەند ساڵانی پێشوو ئەتوانم بەر لەوەی وەڵامی پرسیارەکەت بەمەوە چونکە کاکە پرسیارێکی لێ کردم ئێمە باسی هونەرمەندانمان ئەی باشی هەڵسوڕاوانی ڕادیۆ کیە بوون بۆمان باس ئێمە بەشێکمان هەبوو بەشی بێژەران بەشی مەزیعینیان پێ ئەوت زۆربەی هەرە زۆرمان ئێمە تەلەبەی کۆلیج بووین اینجا ئەوەمان بەکار ئەهێنا بۆ ئەوەی سوود لەو تەلەبانە وەرگین ئەوەی کارمەند بوو ئەوانیش ئاهاتن یارمەتیانەیە ناوی زۆر ناسراو هەیە ئێستا لە کوردستانە کە لە وەختی خۆی لە ڕادیۆی کوردی بەغا بێژەر بوون سەرۆکی پەرلەمان وەزیری فڵان من ناوەکان ناهێنم بە هەر حاڵ ئەم ڕادیۆیە بەس یەک ڕاستیەکەیە من حەزەکەم ئەو ڕاستیە بڵێم ئەم ڕادیۆیە ڕادیۆی هیچ ڕژێمێکی عێراقی نەبووە لە وەختی مەلەکیەوە تاوەکو ئەگاتە ئاخر ڕژێمکەوە ڕۆیشت لە ناوچوو ئەم ڕادیۆیەکی کوردی بووە پاکانە ئیشی کردووە لە سا 75 بۆ 80 هەر خەریکی هونەر و ڕۆشنبیری و کللتوری کوردی بووە بەڵام تۆ ڕژێمێک کە بێت ڕادیۆیەکت بۆ بەرێبەڕێەوە ئەوەنە ملیۆن دینار بە بۆ ئەوەی ڕادیۆیەکی هەبێ ئەبێ خزمەتی ئەویش فیتیا بکرێ ئەوە بەنسبەت کارمەندان اینجا بەنسبەت ئەوانەی کەەوە بەرنمەیان ئەکرد لە ڕادیۆی کوردی کیە بوون ئەوانەی کەەوە بەرنمەیان ئەکرد زۆربەی هەرە زۆریان لە کوردستانەوە هاتن ئێستا من پێت بڵێم دکتۆر کەمال مەزر کە خۆی لەوێ لە زانکۆ بوو بەرنمەی هەبوو دکتۆر کاوس قەفتان کە خۆی مامۆستا بوو لە کۆلیژی ئادا بەشی کوردی بەرنمەی هەبوو دکتۆر معرف خەزنەدار بەرنمەی هەبوو دکتۆر عەزەدین مستەفا ڕەسوڵ بەرنمەی هەبوو ئەنجا لە کوردستانیشەوە یعنی تۆ ناوی مامۆستا ئەنوەر قەرەداغی تێنا هەزار سڵاوی لێبێ
لە سلێمانیەوە ئێمیەکی بەدەست هەڵەگرت و لێرە لە ئستۆدیۆ ڕیکۆردیانە کرد و ئەیان هێنا بۆ ئەوێ مامۆستا ئەحمەد سالار مامۆستا مستەفای ساڵح کەریم زۆر لە کوردستانەوە خەڵک ئەهات بۆ ئەوێ لەوێ بەرنمەیان هەبێ بەرنمەیانە کرد. مامۆستا هەر دەمەوێت ئەوە بپرسمەوە کاریگەری ڕادیۆ و جاران ماوە لەسەر خەڵک یاخود جیاوازی هەیە. ئەمە دەردەکەی منە. ئەگەر کاریگەری نەما بێ من 1 ساڵ لە ماڵەوە ڕادیۆیەکم کردەوە هەفتەی 1 سەعاتم هینە کرد ریکۆرد دەکرد و پەخشمانە کرد بە ناوی کوردش ڕادیۆ. بەڵام لە دوای ئەوە بتم بەخوا ئەمە بە کەڵکی من نایە زۆر کەمە. هەر بەم بۆنەیەوە من لە 19 تشرینی دووەمی 2023ەوە ڕادیۆی کوردیم ژیانەوە. یعنی ڕادیۆیەکمان هەیە ئێستا لە شاری سلێمانی بە ناوی ڕادیۆی کوردی ئێرە دەنگی ڕادیۆی کوردیە وتیان ئاخە نابێ هەر دەنگی ڕادیۆی کوردی چۆنە بێ وتم باشە بیڵێم ناوەکەی بنێن ئێرە دەنگی ڕادیۆی کوردیە لە سلێمانی وتیان ناخە ڕادیۆی کوردی سلێمانی هەیە ئەی وتم بڵێم ئێرە دەنگی ڕادیۆی کوردیە لە بەغا خۆ هەر ئەوەش نابێ من پێشنیارم ئەوەی هەر بە ناوی ڕادیۆی کوردیەوە بێ تا ساڵێک و 3 مانگە من ئەو ڕادیۆم کردووەتەوە پەخشەکەی 24 سەعاتە لەسەر فرێکوێنسی 101.9 پەخش ئەکرێ شکر بۆ خوا چەند کەسێکی خۆبەخش لەگەڵ منە هاوکارم من و لەخوا بە زیاد بێ ڕۆژانە زیاتر لە 10 بەرنامەی ڕۆژانەمان هەیە 10 بەرنامەی ڕۆژانە باشکم زیاتریشی بکەن ئەگەر لایەنە پەیوەندیدارەکان تۆزێ نەک دەستمان بگرن بەس تۆزێ ئینشاءڵڵا لێمان واز بێنن ئێمە ئینشاءڵڵا زیاتری شەکەین خۆی دانیشتن لەگەڵەوە گفتوگۆکردن تەسەوڕەکەم بە 2 ساعت و 3 ساعتیش کۆتایینێ لەبەری بەڕاستی باسکردنەکە باسکردنێکی مێژووی و زۆر پڕ لە چێژە جا کاگە باڵکاتم زۆر کەم ماوە باسێکی کتێبەکەم بۆ بکەی کتێبەکەی جەنابەت بەسەکەم کاریگەری ڕادیۆ زۆر بەسەرەوە بووە لە نووسینەکانە لە ناو کتێبەکەیە وەڵا ئەکییت کاریگەریم بەسەرەوە بووە من کە لە ڕادیۆ بووم ئەبواە وەکو پێشتریش وتم ئەبواە نووسینەکانمان ڕاستەوخۆ بن ئەبواە هەموو خەڵکێک کە گوێ لەو بابەتە ئەگرێ چکە من زیاتر بابەتی سیاسیەکانم ئەنووسی ئەبواە وەکو بڵێن لە نەخوێندەوە نەک نەخوێندەوە لە کابراایەکی جووتیارەوە تا کەسێکی زۆر ڕۆشنبیر وەکو یەک بتوانن سوود لە بابەتەکانی ببینن بۆیە ئەبواە بە زمانێ بنووسم کە هەموو خەڵک بتوانێت گوێی لێ بگرێ ئەمە ئەم ئەزمونە گوازراوەتەوە بۆ ناو کتێبەکەشم ئەو ڕۆژانەی نیشتیمانی هەمووان بوو لەوێدا هەوڵم داوە ئەو بەو شێوازە بنووسم بەو تەکنیکە بنووسم بەو زمانە بنووسم کە هەموو خوێنەرێک لە خوێنەرێکی ئاساییەوە تا مامۆستایەکی زانکۆ تا ڕۆشنبیرێکی بڵین زۆر ڕۆشنبیر بتوانێت چێژی لێ وەربگرێ و وەکو بەرهەمێکی جیاواز و تایبەتی وەری بگرێت خۆ دەسەکان زۆر سپاس بۆ ئامادەبوونتان لێرە و ئینشاءڵڵا ئەم یادە هەر پیرۆز بێ لە هەموو ئەوانەی کەوا لە بواری ڕادیۆ ئیشەکەن و ڕادیۆ هاوڕێ هەمومانە بەخوا ئەگەر بڕۆیتە ناو سیارەکەشەوە ڕادیۆکاریەتە من ئەمویستێک وشەی پچکۆلا لەسەر کاریگەری ڕادیۆ بڵێم ڕاستە ڕۆژنامەی کاغەزی پێش ڕادیۆ بڵاو پەیدا بووە و ڕۆژنامە ڕۆڵێکی زۆر گەورەی هەبوو لەسەر ئاستی جیهان لە هەموو وڵاتاندا بەڵام کاتێ ڕادیۆ هادووەکو پێشتری ژوتم ڕادیۆ سنووری نەهێشت لە گەیاندنی هەواڵ و زانیاری کاریگەری ڕادیۆ زۆر لە کاریگەری ڕۆژنامە زۆر زیاتر بوو ئێستاش ڕۆژنامە زۆر چۆتە دواوە ڕۆژنامەی کاغەزی بەڵام ڕادیۆ ئەو کاریگەریەی هەیەی ڕاستە ڕەنگە بە ئەندازەی جاران نەبێت چکە ئێستا پاڵەپەستوویەکی زۆری میدیایی لە بینی ڕەگەزەکانی ڕاگەیاندن هەیە بەڵام لەگەڵەوەشدا ئەتوانم بڵێم ڕادیۆ لە هەموو ڕەگەزەکانی تر کاریگەری خۆی زیاتر پاراستووە کۆتا قسە زۆر بە کورتی مامۆستا بەس یادەوەریەکم لەسەر ڕادیۆی گەلی کوردستان هەیە کاک هەواڵ وتی ڕادیۆکەمان ئەگەیشتە شوێنانی زۆر دوور گەشتە سووریا ئێمە تەنها یەک سەرنجم هەیە
ئەو هانیهانیەی کەەوە ئەیان خستە سەر رادیۆی گەلی کوردستان زۆر تەسیری لە ئێمە کرد. یاخوا دەسەکان تا خۆش بە ئەمەش لە زۆر بەوەی کاریگەری رادیۆ بوو دەسەکان تا خۆش بە سپاس بۆ ئامادە بووتان زۆر زۆر سپاس هەندوومان کردن. بەڵێ